لە نێوان کات و بیرەوەریدا هەندێک جار هونەر لە شوێنێکی زۆر سادەوە دەست پێ دەکات، بەڵام دەتوانێت پەیامێکی قوڵ بگەیەنێت. ڕەنگی تەمەن کارێکی میوزیکی وێنەیە کە گۆڕانی مرۆڤ لە سۆنگەی تەمەن و کاریگەریەکانی لەسەر هەست و بیر پیشان دەدات. ئەم کارە گفتوگۆیەکە لە نێوان مرۆڤ و کاردا و هەوڵ دەدات تەمەن لە بۆتەی هەست و ڕەنگ و بیرەوەریدا پیشان بدات، نەک تەنها وەک ژمارەی ساڵەکان. پارچە میوزیکی ڕەنگی تەمەن لە ئامادەکردن و دابەشکردنی هەردی عەلیە و بە کامێرای بڕیار عەلی وێنەگیراوە و هەردی عەلی کاری مۆنتاژی بۆ کردووە و لە ئەستۆدیۆی بەڕێوەبەرێتی پەروەردەی شارباژێر تۆمار کراوە.